بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. فەرموون هەڵقەی ئەمجار وەختێک لە فاوی بەخوڕی قەدەرێک بەظاهر ڕوو لە وێرانکردنی شوێنێک بوو، مەرجی خراپیە و شوێنە و باشی شوێنێکی تر نییە. هەرگیز شیاو نییە قوربانیەکان بکرێنە دەستکەوت بۆ ئیمان و ئیسلام و سەرکەوتنی حەق بەسەر باتیل و لە ناوبردنی میلەتێک لە پێناوی مەزڵومی میلەتێکی تر. حەزرەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ دەفەرمێ ئەگەر قەدەرەکان لەسەر سینیەک هەڵبژێررێن، ئەوە مرۆڤ ئەوە هەڵەبژێرێ کە بۆی دیاری کراوە. حەزەر و خۆلادان قەدەر ناگۆڕێ، چونکە کەمێک لە قەدەرەکان زۆرێک لە خەون و پلانەکان لەبار دەبات. ئێمە ناتوانین لە نەخشەی قەدەر لا بدەین و بربەرەکانی بکەین. هەر ئەو ڕێگەی دەیگریتە بەر بۆ خۆلادان تێکەوتنی ئەو قەدەرەیە کە بۆ دیاری کراوە. خۆشی ئەوەیت لە زۆر شوێنی نامەرسوم لاتەدات، هەتا کاتی خۆی دێت ئەتپارێزێ، خزمەتکارە بۆ ئەگرێت. ئەجەل و قەدەرەکان بەم جۆرن. ڕۆژمێرەکان ئەنووسیت و ژیان و چیرۆکەکان ئەنووسیتەوە، بەڵام قەڵەم و ئالەتی کوژانەوەش لای ئێمە نییە. واز لە نەخشە خواییەکە بێنە کاری خۆیەکات. ئێمە گرنگە هەوڵی بەشی اختیاری خۆمان لەبیر نەکەین. خۆشحاڵین کە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی شیرینچا لە زروف و کاتێکا کە بەڕاستی قەدەرێکی زۆر زۆر گەورە و زۆر سەرسوڕهێنەر ڕووی لە ناوچەکەمان کردووە، قەدەرەکانی خۆی گەورە خوێندنەوەی جۆراوجۆری بۆ کرێت لەلایەن خەڵکانی جۆراوجۆرەوە. پێمان خۆش بوو لە خزمەت جەنابی بەڕێز مامۆستا حەسەن حەمەکەریم لە ڕوانگەی پەیامەکانی نور و پەیامەکانی مامۆستا سەعیدی نورسی و لە ڕوانگەی ئیمانەوە چۆن ئێمە بۆ ئەم قەدەرانە بڕوانین، بە تایبەتی ئەو ڕووداوە گەورەی کە ئەو مەلەرزەی کە ڕووی لە وڵاتی تورکیا و لە وڵاتی سووریا و تەنانەت لوبنان و بەشێک لە عێراق ومانە کردو و کارەساتی گەورەی لە تورکیا و لە سووریا خوڵقاندووە و ژمارەیەکی زۆر خەڵک بوونەتە قوربانی خۆی گەورە لیان خۆش بێت. ژمارەیەک ماڵی زۆر ڕووخاو و خانوو و ڤێلا و شوقەی گەورە بەسەر خەڵکیان ڕووخاو و ژمارێکی زۆر خەڵک لە ژێر داروپەردووی ئەو بینا گەورانەیان ماوەتەوە و کۆچی دوایان کردووە یا خۆت ڕزگار کراون. پێمان خۆش بوو چۆن بۆ ئەم قەدەرانە بڕوانین، چۆن سەیری بکەین. ئایا ئەمانە قەدەری شەڕە؟ ئایا خوا لە دەرەنجامی زوڵم و ستەمێک کە ئەکرێ یا گوناهباریەک وەکو باسەکرێت ئەم قەدەرانە هێنێتە ڕێی بەشەریەت، یا خودەمانە هەمووی تاقیکردنەوەی و ئیمتیحانات و ئیبتیلاعاتی خۆی گەورەیە. مامۆستاگیان بەخێر بن بۆ بەرنامەی شیرینچا. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەخێر هاتنی جەنابی شتانەکەم، خۆی گەورە موفەقتان بکات. زۆر زۆر سپاس بۆ ئەم دیدانیە. پێشەکی پێم خۆشە کە ینی لەگەڵ دوعای ڕەحمەت و دوعای لێخۆشبوون بۆ هەموو ئەوانەی کەوا لەو کارەساتە ناخەژێنەدا وەفاتیان کردووە، خۆی گەورە ئەوانەی کە وەفاتیان کردووە بە پلەی بەرزی شەهیدی قبوڵیان کە، ئەوانەشی کەوا بریندارن، خۆی گەورە شیفایان بە عاجیلی و بە ئاسانی بۆ ئاسان بکات. ئەوانەشی هەرچی ئەو خەڵکیشکەوە ئێستا لە ماڵ و حاڵی لە دەرەوەیە و بارودۆخێکی زۆر زۆر لەبار و ناهەموار بەسەریان هاتووە، لە خۆی گەورە داواکارین کەوا بۆیان ئاسان بکە بڕۆنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان و وەژیانی ئاسایی دەست پێ بکرێتەوە. هەمومان خەمبارین بۆ ئەوە، بەڵام ئیتر وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئێمە شتێک ناڵێن ئیلا ئەوە نەبێت کە خوا پێی خۆشە. بەڵێ ماوەسە قەدەر بە تایبەتی لە بابەتی ئیمانە، یعنی ئێمە چۆن سەیری قەدەر بکەین؟ قەزا و قەدەر چییە؟ قەزا و قەدەر بریتیە لە حاڵ و
ویژدان لە ئینسانی ئیماندارە و بەرزترین پلەکانی ئیمانیشە چوەتە ناو وەکو بابەتێکی حاڵی چوەتە ناو زانستەکانی علومی ئیسلامیەوە کە با بڵێن ئیمانەوە کە ببووە بە شەشەمین بەش. خوای گەورە وەکو ئەوەی کە خۆی لە قورئانی کەریمە باسیەکە و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتەکانی باسییانەکە ئیمان بە قەدەر بە ئەوەی کە خێر و ئەوەی شەڕە. ئەلبەتە ئەوەی کە خێر و شەڕمە بەسمانەوەیکەوە ئەوەشی کەوە ئەوەی کە سوود بەخش و ئەوەیشی کە زیان بەخشە هەمووی لەلایەن خواوەیە چونکە هەموو شتێک لەلایەن خواوەیە. ئەمە ئیمانە. ئیمان بە قەدەر بۆ ئینسانی ئیماندار یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان کە پێویستە بە بەرچاوڕوونیەکی جوانەوە باوەڕی پێ هەبێت و وەلەیشی تێبگات چونکە بەڕاستی تێگەیشتن لە قەدەر بابەتێکی گرنگە. ئێستا ئەمڕۆ زۆرێک خەڵک لە مەسەلەی قەدەر هەر یعنی تێناگەن بەداخەوە. خوای گەورە لە مرۆڤدا جزئی اختیاری داناوە. جزئی اختیاری داناوە بۆچی؟ بێگومان ئێماڵێن هەموو شتێک بەدەست خوایە کاتۆ مرۆڤ لێرەدا مەحەلی چییە؟ خوای گەورە جزئی اختیاری داناوە لە مرۆڤدا کە تەنها بە مرۆڤیش دراوە. یعنی جزئی ویستی و کەسە یعنی بژاردە تۆ بژاردە بەدەست خۆتە ئەتوانی بیکە ئەتوانی لێکەی فەمەن شاء ئەو مەشیئەتە گەڕێتەوە بۆ مرۆڤ. بۆچی؟ بۆ ئەوەی ئینسان مەغرور نەبێ. ینی ئێستا یعنی بۆ عەفو بۆ ئەوەی کە ئینسان لە تەکلیف لان هین نەبێ وەکوڵی خۆی نەدزێتەوە. تۆ مادام اختیار بەدەست خۆتەوەیە کەواتە تۆ ئەبێ ئەرکێک لەسەر شانتەوە ئەبێ جێبەجێ بکەیت. بەڵام چی جێبەجێەکەی ئەویان بەدەست خۆتە ئارەزوی خۆتە. لەبەرەوە لێرەدا بۆ ئەوەی ئینسان لە واجبات و لە ئەرکەکان خۆی نەدزێتەوە و نەڵێ وەڵا هەموو شتێ بەدەست خوایە پێیوتراوە تۆ مخەیەری ئاگا لێبێ خۆ تۆ لە هەموو شتێکان مجبەر نیت. ئەگەر مجبەر بی ئەو کاتە یعنی بەکو بڵێ بە زۆر پێت بکرێت یان ناچار بکریت ئەو کاتە تەکلیف نامێنێ تەرتیبی جەهەنەم و بەهەشت لەسەری ئەسڵەن هەر قیامەتیش نامێنێ. لەبەرەوە بەڕاستی ئەتوانین بڵێن حتا خودی قیامەتیش لەسەر بناغەی ئەم جزئی اختیاریە دروست دێتە پێشەوە کە بە مرۆڤ بەخشراوە. کەواتە مرۆڤ اختیاری پێدراوە بۆ ئەوەی خۆی نەدزێتەوە لە واجبات لە ئەرکەکان. ئەبێ ئەرکەکان جێبەجێ بکە بچکە پێوترێت تۆ مکەلەفی تۆ ئەرک لەسەر شانە چونکە لێپرسینەوەی لەسەرە. لە عینی کاتیشە دوایی اینجا ئەم مرۆڤە کە ئەرکەکان جێبەجێکا بۆی لە خۆی بایی نەبێ و بە شانازی بە کارەکانی خۆیەوە نەکا خۆی هەڵ نەکێشێ بە زانستەکەی و عەمەلە ساڵحەکەی و چیەکەیەوە پێوتری ئاگا لە خۆ بێ تۆ سنووری خۆت ڕاگرە هەموو شتێک بە ئیرادەی خوایە حتا ئەو کارە چاکشکەی خۆی ئەیکەیت هەر بەدەست خوایە. لەبەرەوە لە هەردوو حاڵەتەکە مرۆڤ لە بینی ئەم باڵانسە زۆر هەستیارەدا بڕوای بە قەدەر هەیە. ئێمە چۆن بەڕاستی تەحەممولی قەدەرەکانی خۆی گەورە بکەین چۆن پێی ڕازی بین؟ وەڵا ڕازی نەوی پێی مسلمان نیت ئەبێ ڕازی پێی اینجا خەڵگەوەنە خراپ بووە هێشە سپاس بۆ خوا خراپتر نەدایە خەڵگەوەنە خراپە خەڵک کابرا حاجێ لە ماڵە کچەکەی بۆ ڕوتیەتە دەرۆ ناتوانە قسە بکە لەگەڵە جۆەکە وای لات و دەسەڵاتەکە وای لێ کردووە نەخۆ خەتای کەس ئەگەر بەیانی من ئالیا خراپێ بکەم کە حکوومەتەکە نەڵێ ئەوە بۆکەی بەخوا زیاترەکە. بەڵام سپاس بۆ خوا ئیشەڵام مسلمان زۆر ماوە لە پشتی خوای گەورە ئیشەڵا باشە بین. بەڵام ئێمە ئەوەنە نامەتی منەسرات کە ینی چۆن کەوێ پڕەکەی لەگەنم ئەم دیەکەی ئەوەنە ئەم دیکرێ بەڵام ئیسا خەڵک دەسەڵات پایەکە لە باتیەوە چاک بێ خراپێ نازانم من پیاو چی بڵێ ئەو نەهامەتیانەی جرا ببینی وتە نەهامەتیانە هەمومان چۆن نمبینەوە. من خەڵکی هەڵە بجەم دوو خانم ڕووخاوە باوکم کیمیایی کوشێتی چوونەوە شوێنەکەم بۆ نەخراب و شەو لێ جێگا ماری ئەو کچێکمەوە زەرری دنیامان کردووە هەر سابی ئەی سابیر نابی چیەکەی ئەراوەڵا کوڕێکیژم لەو وەنای کوردستانەوە لەو جەبانە شەوید لە کەرکووک. بەڵام بەخوا هیچیان بۆ نەکردوین هیچ ئادەی فەرموو ئەوە
خەڵ ڕەق بووە ئەوە بەهاری یا ئەگەر نەوتی ژنێنەوە خەڵ خوای ژێنێ خۆ کەس نایژێنێ ئەو دەمودانەی یاوە پێ و ئەوە ئاشە خۆی باراشی بۆ نەرەوە دەستی کەس دی ئەرە وەڵا ئیتر من نازانم چی خوا جزای هەمومان باتە خوا عاقبەتمان خێرکە داوا لە خواکەم خوا ئەوەی چی خراپە چاک بێ ئیسفادەی لێ ناکەیە ئێنێ ئەم معجزانەوە سەر وڵاتی ئەماکە هەمووی مۆشیارێ بەس فایدەی نییە. قەدەریش یعنی زانستی خوا لە گردوونە. ئێمە ئێستا بۆ نمونە خۆی گەورە پێش 1000 ساڵ ئەیزانی هەموو شتێک ڕوئەدا، دوای 1000 ساڵیش هەرچی ئەبێ هەر ئەزانێ کەواتە هەمووی لە ناو زانستی خۆی گەورەدایە. علمی ئەوڵ و ئاخری لایە، علمی ئەوڵ و ئاخری لایە. لەبەرەوە ئینسان ئەبێ ئاوا لە قەدەری خوا تێ بگات. بەداخەوە لە فەرهەنگی کۆمەڵگای ئێمەیە تێگەشتن لە قەدەر هەر هەمووی خڕبووەتەوە لە چییە؟ لە ڕووداوەکانە. ڕووداوێکی ناخۆش دێتە پێشەوە مصیبەتێکە وڵا قەزا و قەدەر بوو. یعنی خەڵک هەر ئاوا لە قەزا و قەدەر تێگەشتووە. لە حاڵێکە ئەم بابەتە ئەتوانی لە سەدادەی بابەتی قەدەر. ینی ماوسە دەستبردن بۆ کەوچکێک هەڵگرتنی ئەم پەرداخە ئاوە کە من هەڵیەگرم ئەمە قەدەرە. هەموو شتێک قەدەر، هەموو شتێک قەدەر. خۆی گەورە خۆی ئەفەرمێ ئینا كل شيء خلقناه بقدر. هەموو شتی كل شيء عنده بمقدار. يعني ئەمە چەندەها ئاەتی قورئانی کەریم لەسەر ئەم وشەیە هاتوون کە هەموو شتێک خۆی گەورە لەم گردونەدا هەرچی ڕوئەدا بەقەدەرە، هەرچی ڕوئەدا لەگەردیلەیە کۆ بگرە هەتا خولانەوەی ئەستێرەکان و خولانەوەی زەوی و هەرچی مەجەرە ئەوەی لە سروشتا کە ڕوئەدا هەمووی بەقەدەری خوایە. قەدەر ژیانی چی؟ یعنی بە ئەندازە. ئەندازە یعنی کە ئێستا ئێمە خۆمان بە هەندەسە ئەڵێن ئەندازە. سادەترین پێناسەیش بۆ هەندەسە یان ئەندازە ئەوەیەکەوە شتێک بکەی کە نەکەم و نەزیات لە هەموو بوارەکانە. بۆ نمونە بینایەک دروستەکەی نەکەم و نەزیات بە پێشەوەیەکی هەندەسی، لە کولفەیە زیادی نەبێ و کەمی نەبێ، لە کوالیتیە زیادی نەبێ و کەمی نەبێ، لە کاتە زیادی نەبێ و کەمی نەبێ. ئەمە پێوترێ بابەتێکی هەندەسیە. خی گەورە هەموو گردردونی لەسەر ئەساسی ئەندازە دروست کردووە، زیاد و کەمی نییە. چونکە ئەو خوایە سوبحانەه وتەعالا هەموو شتێکی نەخشە کێشاوە و بە وردیش نەخشەیە کێشاوە و هەموو شتێکیشی بە لە لووتکەی جوانی و ڕێکوپێکیان نەخشە کێشاوە. حتا ئەمە وای کردووە لە ئیمامی غەزالی خوا لێ ڕازی بێ کە بفەرمێ لەیسە فی الئیمکان ئەبدع مما کان. لە گردونە لەمە ناوازەتر ممکن نییە هەبێ. یعنی چی ممکن نییە؟ یعنی ممکن نییە بە تەسەوری من و تۆدا بێ. لای خوا ئەبێت، لای خوا ممکنە، بەڵام بە عەقڵی من و تۆدا ئیتر لەمە زیاتر جوانتر چاکتر ڕێکوپێکتر نییە و نابێت. لەبەرەوە یعنی ئەبێ ئەمە لەو گۆشەوە تەماشای قەدەر بکەین کە هەموو شتێک لە گردوندا بە قەدەرە. ئەوەی کە من و تۆ بە باشی ئەزانین، ئەوەی کە بە باشی نازانین، چاکە خراپە مصیبەتە خۆشیە ناخۆشیە، هەموو شتێک بە قەدەرە. حتا بۆیە یعنی کاتێکەوە عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ ویستی بچێ بۆ شام، لەو کاتە تەعاون هەبوو گەڕایەوە بە پێی حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم گەڕایەوە. یەکێک لە سەحابەکان فەرمووی عومەر تۆ لە قەدەری خوا ڕائەکەی؟ فەرمووی بەڵێ لە قەدەری خوا ڕائەکەم بۆ لای قەدەری خوا. عەجەبەن کە ئێمە هەمومان هەمیشە لەناو قەدەری خوادا ناژین، بە خۆشیەکان و ناخۆشیەکانمانەوە هەمووی قەدەرە. لەبەرەوە بە ئێمە ئەو ئینتیباعە لە خۆمەدا بسڕینەوە کە قەدەر تەنها دیوە ناخۆشەکە و ناڕەحەتیەکان پیشان بدا. قەدەر هەر هەمووی ئەگرێتەوە. شتیوا زۆر لە ژیانی ئینسانەکانە ڕوئەیە خوای گەورە قەدەری کەسێکی تەواو نەکردی بێت هیچ نابێت، تۆ کۆتاییش نایە. ئێمە لە چیمیا بارانەکات ئێمە لە چیمیایەکە بووین، شانسی چیمیایەتی لاڵەبجە 22 مەلاڵەبجە دەرچوین، چیمیایش نەی کوشتوین دەریچوین ماوینەتەوە. ئەمە قەدەری ئیلایی خوای گەورەشتن دێ. دواتر من لە ناو ئاوا مەلەمان نەکرد دوزە برادەر بین، بڕاکەکان من مرد، ینی هیچ تەقیای خۆم قەناعەتم کە هاتمە دەرەوە قەناعەتم نەبوو. ئەمە لە ژیانی خۆم لە مەزبەح مەلەمان نەکرد، ینی هیچ بەتەمای خۆم نەبووم. ئەو نەفەرەی کە هات ینی پەلاماری ئەویشما ئەویش لە حیبەتا ڕۆشت تێگەی
بەیلەڵا قەسم ئەو کەسەکە هات دەستی بە من بگرێ من بگرێت ئەی دواتر ناچار بوو دانەیتر خۆی هات بە شوێنمانە قەدەری ئیلایی کەسێکی کە خوای گەورە قەدەری تەواو نەگرێ من بۆ خۆم لە ژیانی خۆم وازانم ئەمە قەدەری ئیلای هێشتا ڕۆژەکەم تەواو نەبوو ئەنا من لە کیمیایەکەیە ئەبوو تەمەنم 10 ساڵ 11 ساڵ بووم هەبوو لە گەورەش بوو لە نزیک ئێمە یا بووە مردووە من خۆم لەو مەزبەحات جانی خۆم قەناعەتم نەم لە ئاوەکان نییە ئەخیری دەستم بەس تاانی چون خۆ تەسلیم خۆم تەسلیم کرد لا إله إلا الله وحده لا شريك له قەدەری ئیلاهی هەر کەسێک قەدەری خوای گەورە چی نووسی بێت لە چارەی ئەبێت هەر ئەوە ببێ ئەمە یەک تاقیکردنەوەیە بۆ ئینسانەکان خوای گەورە قودرەتی خۆی هەموو کاتێک دەسەڵاتی خۆی پیشانیات ئەمە دەسەڵاتی ئیلاهیە ئەمە خوای گەورە من ئەڵم خوای گەورە ئەڵم بە بوومە لەرزە بەم شتانە بە لافا و بە هەشتێک بێت تاقیتانەکەمەوە تا ئینسانەکان چەندێک سەبریان هەیە لەسەری ئەوم بیمە سەبری ئینسانەکان ڕێزمێ زۆر خەڵکانی قسە ئەەکەن ئەڵێ کاکە ئەو مەلەتە خراپن خوا غەزەب یا ئەو شتەوان نییە کاکە ئەمە خوای گەورە ئەم ئینسانە تاقی ئەکات و دەسەڵاتی خۆی پیشانەدا لەبەرەوە بگەڕێنە بۆ ژێر سای ئیلا الله ئەوە نییە وڵای کاکە میلەتە خراپەوە باش مناڵی تای بێت تاوانە مناڵی تای زوڵم نازانێت مناڵی تای هەموو ئیمتیحانی ئیلاهیە کە هاتووە بۆ کەسەکان ئیمتیحانی کەسەکان ئەکرێ لەو خوای گەورە خۆمە ئەم میلەتە میلەتی قەومی لود نین خوای گەورە غەزە بەبارێنە بە سەریانە ئەمە میلەتە نین ئەم میلەتە موسڵمانی تایە نوێشکەری تایە ڕۆژگیری تایە لەو میلەتە من تورکیا و سووریا ئەوە نییە خۆهارامی ئیهانی ئیلایی بکەن یاوەکو فیرعەون خوای گەورە تاکو ناو نەکە بیبات لە بەحرەکە بخنچێنێت ئەمە دەسەڵاتی خوای گەورەی بۆ ئەوانە بەس ئەمە تاقیکردنەوەی بۆ ئێمە چەند ساڵێک دەمە پێش لە دەربەنی خان بوو وا بوویانە مامەسا وا بوو ئەی باشە خۆ خەڵکی دەربەنی خان خەڵکیی نەبوو مسلمانن چەنا مزگەوتی لێ ئێخوای گەورە بۆ بەم لەرزە تاقیکردن کۆرۆناکە هەمای نەگرتووە من باسی بوومە لەرزەکە باسی ئێستا زۆر خەڵکانێکن ڕێزمێ قسەی نەشیاو ئەکەن ئەوە نییە ئەوە خوای گەورە دەسەڵاتی خۆی لە هەموو زروف و زەمانێک دەسەڵاتی خۆی پیشان ئەدا بێمە بگەڕێنە بۆ لای خوا تۆ بە بکەین بۆ لای خوای گەورە ئەوەی کە خوای گەورە پێ خۆش ئەوە بکەیت ماوسا ئێستا ئەم ڕوودا و کارە ساتانە ڕۆدات و دووبارە شەبێتەوە ینی لە وڵاتی ئەمەیە ئەنفال ڕوویاوە کیمیابارانی هەڵەبجە ڕوویاوە کۆڕەوەکە ڕوویاوە لە عێراقا ئەو هەموو کوشتارە و ئەمریکا هاتۆتە عێراق و عێراقی داگیر کردو بە 100,000 کەس کوژراو هەیە لە دەرەنجامیەوە شەڕی ئێران و عێراق ینی ملیۆن شەهید و کوژراوی تیابووە لە هەردوو لام لە دنیای کارەسات زۆر ڕووە بێژگە لە کارەساتە گەردونیەکان و کوبوومە لەرزە و کوبڕکان وەکو خەسف و نەسف و ئەمانەکە دروستە بێت ئایا وەختی مناڵێکە بێ بە ژێر دار و پەردووی بینایەکەەوە ئەمرێت کۆچی دوایی یەکات ناحی بەزەی و هەست و نستی بەزەی و جوڵی هەستی مرۆڤ زۆر بەزەی بەم حاڵەتایەتەوە لە کاتێکا کە خوای گەورە ئەرحەم الراحیمینە زۆر لە ئێمە بەڕەحمترە ئێمە هەر هیچ نین لە دەریای بێ سنووری ڕەحمی خوا کە ئەو بەشەش کە داوێتی هەر ئەو پێی بەخشیوین کە ئێمە ڕەحممان هەیە ئایا خوای گەورە بەزەیی نییە بۆ ئەم مەخلوقاتانەی ئاوای بەسەریت ئەمە پرسیاری هەندێک لەوانی کە گومانیان لەسەر ئیسلام لەسەر ئیمان لەسەر قەدەر هەیە چۆن ئێمە لەم جۆرە قەدەرانە تێبگەین چۆن ئەم هاوکێشەیە حەل بکەین لەگەڵ ڕەحمی خوا و بەزەیی خوا و ئەم کارەساتە سروشتیانی کە ڕوەدات ئەسەر کە لێرەدا کۆمەڵێ ینی لەم پرسیارەدا کۆمەڵێ وەکو چۆن ئەڵێ بابەت هەیە کە لە وەڵامدانەوە پێویستە باز بکرێت یەکەمیان ئەبێ دڵنیابین کەوا هیچ کەس لەخوا بەڕەحمتر نییە خوای گەورە ئەرحەم الراحیمینە حتا ئەو نەختە ڕەحمەش کە ئێمە هەمانە هەر خۆی داوێتی ئێمە لە خۆمانەوە هیچ شتێکمان پێ نییە یعنی خوای گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خوا 100 دەرەجە ڕەحمی هەیە 1 دەرەجە ڕەحمی ناردوو بۆ ئەم دنیا ئەوی کە هەڵگرتووە بۆ بێسنوور مطلق ئەویشی کە ناردوێتی ڕەحمی دایکە لەگەڵ منداڵەکەیە لەگەڵ بێچووکەیە لەگەڵ لە هەموو ئەسنافی مەخلوقاتە لەبەرەوە یعنی کاتێک کە ئێمە باسیەوەکەین کە ئەنەهو ئێمە بەزەیمان بە خەڵکێکی مەدەنی ینی ئاوا دادێتەوە بەڵام خوای گەورە ئەیشی بینێ و بەزەیش نەخیر مۆزوعەکە لەوەدا نییە ئێمە ینی شتەکان تێکەڵەکەین جا
خۆی هەموو ئەم بابەتە ئەگەڕێتەوە بۆ یەکشت. ئینسان بە چاویلکەی ئیمانەوە تەماشای ڕووداوەکان بکە یان بە چاویلکەی ئەوەی کە ئەمڕۆ پێوترێ زانست یان مادیەت یان بێباوەڕی یان ئەو جۆرەشتانە. بێگومان بە چاویلکەی ئیمانەوە گرنگە ئێمە کە خۆمان بە مسلمان نزانین بە چاویلکەی ئیمانەوە تەماشای هەموو ڕووداوەکان بکەن. خۆشەکان هەڵە گەورەکە لێرا دروستە بێت. دیدگای ئیماندار، تەسەووری ئیماندار، تەسەووری ئیمانی لەگەڵ تەسەووری ئیلحادی و کوفری زۆر جیاوازە لە مەسالەکانی قەدەر و دەرەنجامەکانی قەدەرە. بێگومان بەڵام جاری وایە هەندێک مسلمانیش لیان تێکەچێت. مسلمانمان هەیە مەسەن لەو بابەتەکە بەلا ڕێدا ئەبرێ لەبەرەوە ئەبێ بە لەو ڕوانگەوە تەماشای بکەینکەوە ئەم بە ڕووداوانە کە ڕوو ئەدەن بێگومان هەموو شتێ بە ئەمری خوایە. یعنی ئێستا بۆ نمونە لە حەدیثێکی پێغەمبەرە صلی الله علیه وسلم کە باسی ڕەشەباکە دوعاکە ئەڵێ خوایە ئەسئەلوکە خەیرەها وخەیرە ما ئومرت به وأعوذ بك من شرها وشر ما أرسلت به يعني أمرت به هردوكي هي يعني كواتا أمر شبايا مأمورة پیغمبرك لا پیغمبر كان رؤكات خور وعليه أي خور من مأمورم تو مأموري إجا لحمو آسانتر إما لسوري زلزلاء أخوانين كأخواي قوراء فرمي بأن ربك أوحى لها أو هزيك ولزوي دادر سبي بأن ربك أوحى يعني أمر بها مأمورة زوي إما شون سيرم ليدكوا إما بير لوا ناكنكوا أم زوية بيك شركنا واسته لخلانوي بدوري خورا لخلانوي بدوري خويا شوروج دروزكا ورزكان دروزكا أو همو آلو قرانا ببردوامي لشوروج ولورزكان دروسة به يك شركنا واسته أمانا إما شونك ألفت من بيوغرتوا براسي أم ألفت فو عادة بيوغرتنا وزور جا إنسان برو غفلته به بەڵام دین ئەگەر زەوی لە ڕۆژە لە ڕۆژان شانێک هەڵتەکێنێ جوڵەیە بکە ئیتر هاوارمان لێ هەڵەسێ ڕاستە ئەمە یعنی وەکو بڵێ لەگەڵ ئولفەتی ئێمەدان نەگونجاوە مە لە حاڵێکە ئەگەر مرۆڤ یعنی بیر زۆر لە بیری زۆر ورد بکاتەوە بۆ جوڵەی زەوی بێگومان دەزانێتەوە ئەم زەویە بەم گەورەی خۆی کە هەندێک ئەگەر بەراوردی شیکەی لەگەڵ ئەستێرەکانێکە بچووکە بەبێ ئەمر ناجوڵێتەوە بأن ربك أوحى لها يعني ئیتر ئەمە لێرەدا هەموو شتێک گەبڕێتەوە ئەوانەی کەوا لێکدانەوەی زانستی بە حسابی خۆیان ئەکەن بۆ ئەم بابەتەوە ئەیانەوێ لێکدانێکی مادی بۆ بکەن و ئەمانە ئەیانەوێ هەوڵ ئەدەن کە وەکو بڵێ دەستی قەدەری خوایی لەم بابەتە دوور خەنەوە و وەکەئەنەهو ئەمە بەهۆی ڕووداوەکانی ناو باڵێ سنگی زەویەوە دروستەبن و لێکدادانی مادەکان و کانزاکان و ئەم جۆرەشتانەوە و ئەیشانەوێ دەستی قەدەری خوای لەم بابەتە دوورخەنەوە ئەمە خۆی لە خۆیدا گومڕاییە بەڕاستی گومڕاییە و ئەیانەوێ خەڵکیش و خۆیشان گومڕا بکەن ئەگینا ئەو مادانەیشی کە لە ناو زەویدان بە ئەمریکی ئەجوڵێنەوە ئەو هەموو ڕووداوانێکەوە لە گردووندا ڕوو ئەدەن کێ ئەمریان پێ ئەکا بۆ لەم گردونەدا یەک مێشوو لە پەل ئەجوڵێنێ بەبێ ئەمری خوا والله شتێکی سروشتیەک خواجان هێناوێتی ئەتوانین تەعاملیشی لەگەڵا بکەن بە گوێرەی هەڵسوگەوتی بیناکان بەنسبەت وڵاتی خۆمانەوە زۆر دوورە لەوان لەبەرەوەی نییە بینای زۆر بەرزمانیانجا دەمجە بە یەکەوە بەحریش لێمان بە دوورە خۆشتەکان سروشتەکان ئەو جێگانە لێدرێت لە نزیکی بەحر و دەریاچەوە شانەوە زۆرە ئەوانە بە کارەساتە دایم زۆربەی وڵاتەکان تەجروبەمانەیە لەسەری ئەو وڵاتانەی بەحر و دەریاچەکان لێوە نزیکە ڕوودان یەو شتانە بابەتیانە ئاسایی و ڕوویداوە دایم بەڵام وڵاتی ئێمە بە دەگمان کەم بۆ خوا پاراستوینی ئەم شتانە هەرچی لای خواوە بێ باوەشی بۆکەی نۆدای ئەمە شتانە جوانە لای خوا بێ بەڵام پاراستنی خۆشمان هەندێک جێگا و کات و فساد ئەبێ خۆمان لێ پارێزین اینجا قەناعەتیشمان بە هەموو شتێ هەبێت کە لای خوای گەورەوە دێت ئەمانە زۆر زەرورن دائیمان ئینسان نییە بیلای شتەکان بێ دائیم هەموو شتەکانمان خۆش و جوانە بەڵام ناخۆشەکان ژێ بێ واوشی بۆ بکەینەوە جنابەت بەسەرهاتێک کارەساتێک چیرۆکێکت هەبێت کە خوا ڕزگاری کردووی زۆر بە بۆنەی ئەوەی لە شاق بووم ناڕەحەتیم زۆر هەبووە من کیمیاوەکەش لێ یاوم الحەمد و سەنا بە خۆی گەور لەناو
کۆمەڵی برادەرە بەس من ماومەتەوە چۆن بۆ گەربمان والله ئەوە بووە کەیتم لە ناو چیماوەکە بووم هەندێک جلی نایلۆن بەڵێ جلی نایلۆنم لەبەرا بۆ سەر و چاوم جواندا پۆشەوە معادل ئاوم کردەوە بەسەر و ڕوخسار و شتما و اینجا شتی باش خۆم پێچاوە تاسیرێکی زۆر کەم لە سا پێنج هەبووە بۆ من تاسیرەکەی و هاوڕێکانیشم زۆریان شەهید بوون. خەڵک دەبینی کە ئاوە لە تەنیشتا پەلەقاژەی مەرگی بوو قسەیە کرد بە تاکید بەقاسم بەبینی جەنازە ناوە زۆریان ڕوخساریان یان لە دەمیانە کەفیان چەشت و هاتۆتە دەرەوە پێش گیان دەرچوونیان ئەوانە هەمووی بینی و منەوشتان ناڕاحەتیم زۆر بینیوە لە شار شەید بوونی برادەرانم کۆمەڵی خەڵک هاوشتان. فمن يعمل مثقال ذرة خيرا يره. تۆ مامەڵە لەگەڵ مەسقالە زەڕەیەکەی کە خوا ئەمری پێ کردو تۆ مامەڵەی توش هەر ئەمری خوایە لەگەڵیا ئەمە یەک. دووهەم مامۆستا ئەم حاڵەتانە کە دروستە بێ خۆ لە دەست خوا دەرنەچووە وەکو جەناب فەرمی یعنی ئەوە نەبێ کە خوا غافڵ بێ لێ یا عیلمی نەبێ بەوەی کە لە داهاتوە ڕۆدا یا ئێستا ڕۆدات لە هەمان کاتۆکو جەنابت ئاماژت پێ کرد ئەم شان هەڵتەکانەی زەوی کە ئێمە پێی ڕاهاتوین بۆ داچڵەکاندنی ئێمە نییە لەوەی کە ڕۆژێک یەتخوا ئەم کەون و کایناتە هەڵەوەشێنێ وریابن خەبەرتان بێتەوە بۆ قیامەت خەبەرتان بێتەوە بۆ ئیمان زینوو بنەوە پێشەوەی بمرن بە ئیمان زینوو بنەوە چونکە ئینسان بەڕاستی مردووە کاتێککە ئیماندار نییە کە ئیمانی بەخوا نییە خۆ تەسلیمکردن بە مادە و بەوەی کە وەکو جەناب باست کرد کە لە ژێرزەوی ئەگەر ئەم طبقانی سەرزەوی ژێرزەوی بجوڵێت ئەوە بوو مەرزە دروستە بێ ئێ باشە ئەمە کێ دروستیەکە کەواتە لە هەموو حاڵەتەکانە ئێمە چۆن سوود لەم حاڵەتانە وەربگرین و ئەوانەی کە وەفاتەکەن وەکو جەنابت باست کرد ئینشاءڵڵا خوا بە شەهید قبوڵیان کە قەدەری خۆیان بۆ ئەجەلی خۆیان بۆ کە بۆ بمرن چونکە یەکێک لە زانەکانە فەرمی ئێمە ئەجەل ئەمان پارێزێت یعنی ئەجەل ئەو خەڵکی پاراستو ئێستا لە ژێردار و پەردووی شوێنە وێرانەکانی تورکیا و ئێرانایە یاخود تورکیا و سووریایە حتا ئەم کاتی خۆیانی ئەیان پارێزە لە زۆر ڕووداوی تر توش نەبوون بە حادسی سیارەتیان نەچوون جاریوە هەبووە خەڵکی ترتیا چوە ئەو ماوە چونکە پاراستویی تا دەستی بەسەراگرێت و ئەجەلەکەی خۆیەت سیرکە لە ئەم جۆرە ڕووداوانەدا پێویستە ئێمە هەندێک واجبات دەکەوێتە سەرشانمان بێگومان ئێمە دڵینیان کەەوە هەرچی شتێک لەلایەن خواوە بێ کە هەموو شتێکش هە لەلایەن خواوەیە ئێمە بە چاویلکە ئیمانیەکەەوە تەماشایەکەن و بە دیوێکی ئیجابیا بۆی دەڕوانین خەڵکێک هەیە شتی بچووکیش بچونکە بە دیوە سەلبی و ڕەشەکە تەماشایەکە یعنی بەڕاستی ئاڵۆزی ئەکات و ئەیکا بەمای ڕەشببینی و هەرایەکەنێتەوە بەڵام ئینسانی ئیماندار کارەساتە زۆر زۆر ناڕەحەتەکانیش بە لێکدانەوەی ئیمانی تەماشاکە ئێماڵێن ئەمە قەدەری خوایە مادام قەدەری خوایە قەدەر الله وما شاء فعل ئەمە یەک دووهەم شت ئەم ڕووداوانە بەپێی دەرهاویشتەکانیان مادام خوای گەورە هێناوێتی بەسەر ئەو ناوچەیەدا کەەوە هەموویشی موسڵمانە بێگومان خوای گەورە خێری ئەوێت ئێمە ئەبێ لەم گۆشەیە تەماشا بکەین چونکە خوای گەورە قەرارە ئێمە پێغەمبەر صلی الله علیه و سلم حەدیثێکی هەیە ئێمەی موسڵمان زۆر لێی ورد نەبووینەتەوە ئەڵێ جارێکیان دوعام کردم خوایە ئومەتەکەم بە گرانی و قاتی و قڕی لە ناومە بە ئەفەرمێ دوعاکەم قبول بوو وتم خوایەگیان ئومەتەکەم بە لە ناوبردنێکی گشتی ئیبادەیەکی گشتی لە ناومە بە وەکو ئومەتەکانی پێشوو ئەویش دوعایشم قبول بوو بەڵام وتم خوایە ئومەتەکەم لە ناو خۆیانە ململانێ و شەڕ و تەفرەقە نەخەیتە بینان ئەڵێ ئەم دوعایم قبول نەبوو چیرکە ئێمە باوەڕ ناکەم لە هەموو دنیادا بەقەد میلەتی کورد لەناو خۆمانە تەفرەقەمان هەبێت لەبەرەوە ئێمە نەترسین لەوەیکەوە بە گرانی تیا بچین و نەیش ترسین بەوەیکەوە بە قڕان تیا بچین ئەوەیشی کەوا خوای گەورە بەسەر ئێمەدا هێناوێتی کە بێگومان هەر هەمووشی بە ئیرادەی خۆیەتی خێری زۆر زۆری تێدایە خوای گەورە هەر میلەتێکی خۆش بێ تاقیە کاتەوە إن الله إذا أحب قوما ابتلاهم ابتلایە تاقیکردنەوەیە بەسەر میلەتێک کادێک کە ئەم میلەتە بۆ دەیان ساڵە
بۆ 100 ساڵەچێ ملەتی کورد دوای ئیتفاقی سایکس بیکۆ کە ئینگلیزەکان و فەڕەنسیەکان ئەم وڵاتیان دابەش کرد پارچە پارچیان کردین ئیتر ئەم وڵاتی و ملەتی ئەمە پشووینەداوە بۆ یەک ڕۆژ هەمیشە لە نسکۆیەکەوە بۆ نسکۆیەکی تر لە جەرگسووتانێکەوە بۆ جەرگسووتانێکی تر لە وێرانیەکەوە بۆ وێرانێکی تر بەردەوام ئەم میلەتە بەسەریا هاتووە بەڵام ئێمە لە ناو خۆمانە ئەتوانم بڵێم لە هەموو کەسێک دژمنی زیاتر خۆمانین ئەمە مەترسێکی گەورەیە ئێمە چۆن بتوانین ئەلەم بابەتانێکەوە خۆی گەورە بە سەرمادانێ دێنێت بۆ ئەوەی وریابینەوە بەڕاستی من زۆر قەناعەتم بەو پەندە هەیە کاک شێخ کە ئەڵێ کەسێک باوکوداکی پەروەردەی نەکەن زەمن پەروەردەیەکە ئەمە جۆرێکە لە ڕاتەکاندنی ئێمە ڕاوەشاندنی ئێمە وەکو چۆن کەسێک لە غەفڵەت و لە بێئاگاییە بێ ڕایەشڵەکێنرێ ئاوێکی سار دەکرێت بە سەرش گوێلاکە بۆی وریا بێتەوە ئەم بابەتانە بۆ وریاکردنەوەی ئێمەیە اتقوا ربكم إن زلزلة الساعة شيء عظيم ئێمە ئاگاتان لێبێ ئەبێ ئێمەی کورد ئاگامان لێبێ خوای گەورە سبحانه وتعالى کە وەکو چۆنەڵی بە ئیستیلاحی ئەمڕۆ مەحرومی کردوین لە کۆمەڵێ بەخشش کە دراوە بە میلەتانی تر بێگومان ئیشی پێمانە یان ئەوە تا لە داهاتوویەکی ئەم دنیایدا زۆر بە زیاتەوە پێمانە بەخشێ یان لە ڕۆژی قیامەتە کە پشتیوان بەخوا میلەتی کورد پشکێکی زۆر زۆر گەورەی هەیە لە ڕۆژی قیامەت یعنی وەکو دوعاوایە لێرە قبوڵە بێ لەوێ هەردووکیشی ممکنە قبول بێ بەڵام میلەتی کورد ئینشاء الله چونکە ئەو دینداریە جوانەی کەوا لە ناو میلەتی ئێمەدا هەیە یعنی ئێمە میلەتانی تریشمان دیوە نییە لە شوێنەکانی ترا بەو پاکی و بەو جوانی و بۆ نەزاهەتێکەوە میلەتی کورد بێمەرام دینداری ئەکا ئینشاء الله ئەمە پاداشتی هەم دنیاییشیە بێ هەم قیامەتیشیە بێ لەبەرەوە ئەبێ بە چاویلکە ئیمانیەکە تەماشایکەین کە ئەوەی کە وەفاتی کردووە بە پلەی بەرزی شەهیدیەگا کە ئەمە ینی هیچ شتێکی ناگاتێت جگە لە پێغەمبەران اینجا ئەوەیشی کەوە سەرۆت و سامانەکەیشی تیاچووە هەمووی بە سەدەقە ئینشاء الله بۆی حسابە بێ لە قیامەتە بە مەرجە ئیماندار بووێ ئەو خەڵکەیش کە سەرگەردان و سەر لێ شێوە بووە کە ئێستا بەهۆی ئەوە هەمووی ئەمە تاقیکردنەوەی مهمەوەیە ئینسان لە هەموو حاڵەتەکانە دەست لە وەکو میعسەمی ئیمان بەرنەدا کە ئیمانی محکەم ڕاگرت بوو کتر هەموو ئەمانە ئەبن بە خێر و بەرەکەت بووی لەبەرەوە ئێمە لەخوا بەڕەحمتر نین بۆ خۆمان خوا ئەرحەم الراحیمینە بە میلەتی کورد ئەوانەی کەوە داخەکەم ئێستا هەندێک لێکدانەوەی خراپەکەن بۆ ئەم بابەتە حتا بەتوانم بڵێم ڕووداوێکی وەکو ئەم بوومە لەرزە و چەندەها ڕووداوی تریشکە لافاوە بوومە لەرزەیە ڕەشەبایە سەرمایە هەموو ئەمانەکەوە ممکنە میلەت تیازەرەری گەورە بکە ئێمە پار لەم وڵاتە ئێمەدا سەرمایە کاتە پێشەوە بەشێکی زۆر لە باخ و باخا سووتە باسیەوە هەر ناکرێت سیر کە هەموو ئەمانە ینی خەڵکە بێ بە دوو بەشۆتیایە ئێمە لە بیرمانە لە کۆڕۆناکەدا سەرەتاوە کە لە سین ڕوویە هەندێک لە مسلمانە نوتیان وەڵاوە عقابی خواییە لەسەرەوەی کەوا سین بەرامبەر بە مسلمانە ئەرگۆر ئەنجامی ئەدا دوای تەماشاکەن هەر ئەو کۆڕۆنای هات بۆ ناو وڵاتە مسلمانەکان و حتا کعبەی مشەڕەفەشی پێداخرا لەبەرەوە ئێمە ینی هەندێک لێکدانەوە هەیە نەیکەین باشە بەنسبەت ئێرەشەوە ینی ڕاستە خوای گەورە لە قورئانی کەریم و لە سنەتی پێغەمبەری صلی الله علیه و سلم زۆرش لەم بارەوە هەیەکەوە ئێمەی مرۆڤ بەهۆی گوناح و تاوانمانەوە زەویش و ئاسمانیشمان لێ تووڕە ئەبێت مرۆڤ کە گوناح و تاوانەکە ئاسمان لێی تووڕەیە زەوی لێی تووڕەیە حتا ینی ئەمە کادنی ئەگەنا زۆر لەم بارەوە ئەتوانین ئایەت و حەدیث و چەندە هەشتی تریش بێنی باسی بکەین بەڵام لەگەڵ ئەوەشە کە ئێمە ئەم دیوە ئەبینین ئەبێ ئێمە دەرسی لێ وەرگرین ممکنە خوای گەورە بیەوێ بەمە وریامان کاتەوە بۆی بگەڕێنەوە پاشگەز بینەوە لە ئەنجامی ڕووداوەکانە کابرا بە حیاتی نوێژی نەکردەوە کە براکەی ئەمرێ پەشیمانە بێتەوە ئەبێ بە خێر بووی ڕاستە براکی لە دەستدا بەڵام پەیتەوباکە براکەی بە ئیمانەوە ڕۆشت ئەمیش بە ئیمانەوە ئەڕوە ڕاستە ڕووداوێکی ناخۆشە بەڵام کاتێکەوە ئەبێ بە هۆ بۆ بەروبوومێکی باشتر ئەو کاتە ئەچێتە ڕیزی ئەو ئاەتەوە کە فەرمێ وعسى أن تكرهوا ويجعل الله فيه خيرا كثيرا بإذنی خوا ئەم جۆرە ڕووداوانە کە دێن بەسەر ئەم میلەتەدا دەچنە ڕیزی ئەم ئاەتەوەکەوە ڕاستە ئێمە پێمان ناخۆشە بەڵام بە ئیزنی خوا ئەمە خێرێکی زۆر زۆری تێدایە بۆ هەمومان
بۆ ئەوەی کەوا وەفاتی کردووە بە پلەی بەرزی شەهادە دەگا ئەوەشی کەوا زیندووە بە تەوبە و ئیستیغفار و گەڕانەوە بۆ لای خوا کە ئەمە چارەسەری سەرەکی و ڕیشەیە بۆ ئێمەمانان بۆ هەموو مسلمانان جا ئەوانەی کەوا مەسەلەن لێکدانەوەی ئاوای بۆکەن وەکو مسلمان کە بڵێ وەڵامە عیقابێکی خوایە هەڵە ئەکا ئەوەیشی کە ئەیەوێ دەستی خوای لێ دوور خاتەوە و بیکا بە ڕووداوێکی سروشتی و مادیەن ویان زاوەکو خۆی ئەڵێ زانستی لە ڕووی زانستیەوە لێکیەداتەوە ئەیەوێ دەستی خوای لێ دوور خاتەوە هەردووکیان هەڵەتن ئەمە لێرەدا ئەهلی سونە و جەماعە وەسەتیان وەرگرتووە لا ئیفراتە ولا تەفریت هەردووکیان گرنگە بە ئەوەدا بچنەکەوە ئەمە قەدەری خوایە و ئێمە لە ڕوانگەی قەدەرەوە تەماشایەکەین بەڵام لەگەڵەوەشە لە ڕووی زانستیەکەشەوە کەوا ئەو زانستش هەر هەمووی زانستی خوایە علمی خوایە ئەوەی کەوا زانست لێکدانەوەی بۆەکە لێکدانەوە بۆ مەخلوقاتی خواکە خۆی دروستی نەکردووە یان هەر لە ئەزەلا نەبووە لەبەرەوە ئەبێ دووبارە وەکو لە ناو پەیامی وتەکانە تعریفێکی زۆر ناوازە بۆ وشەی سروشت کراوە سروشت چییە؟ حتا لە ناونیشانی نامیلکەکەڵێ سروشت هونەرە یان هونەرمەند بێگومان سروشت هونەرە هەموو گردردونی بە شێوەیەکی زۆر ناوازە هۆنیوەتەوە ئەم گردردونە هەر هەمووی یاسای خوایە یا سروشت یاسای خوایە دەستوری خوایە خوای گەورە خۆی ڕێکی خستووە خۆی دروستی کردووە خۆشی بەڕێوەی ئەبا یەک گردی لە کە خوای گەورە فەرمە حتا گەڵایەک ناکەوێتە خوارەوە بە ئیزنی خوانە بێ عەجەبەن زەوی بەو هەموو جوڵەیەوە ئەو هەموو کارەساتە خوای بە ئیزنی خوانی بێگومان لێرەدا هەمووی ئەگەڕێتەوە بۆەوەی کەوا ئێمە چەند باوەڕمان بەخوا هەیە و چۆنیش خوا ناسی چونکە چۆنێتی ناسینی خوا زۆر گرنگە بەداخەوە ئەمڕۆ هەتا ئێستش کاک شێخ ینی لە ناو مەداریسی ئیسلامی خۆشمانە زۆر بە شێوەیەکی تەقلیدی ناسینی خوا تعریفەکرێ لە ڕوانگەی زانستی کەلامەوە کە لە قەدیما باسکراوە نەک زانستی کەلامی نوێش بەڵام ئەبێ ئێمە لە ڕوانگەی قورئانەوە تەماشایی ناسینی خوای گەورە بکەین قورئانی پیرۆز کە پەیامەکانی نور زۆر بە وردی ئەم بابەتیان باس کردووە هەموو بابەتەکان ئەگەڕێنەوە بۆ ناوەکانی خوا ئێمە ئەگەر قەرار بێ خوا بناسین ئەبێ ناوەکانی خوا بناسین کە ناوەکان و سیفەتەکانی ئیتر ئەو کاتە وەکو چۆن مامۆستا لە شوێنێکە زۆر بە وردی باسی ئەمەکە حتا نمونەی شێخی گەیلانی دێنێتەوە سەید ئەحمەدی ڕوفاعی دێنێتەوە فەرمێ ئەمانە ئەزانکەوە هەموو گردون منظومەیەکی گەورەیە خوای گەورە بەڕێوە لەبەرەوە ڕازی نابێکەوە بە جۆرێک لە جۆرەکان تەسبیحات کە بەو خژێوە خەڵخاڵێنە ئەڵێ ئەو ئەستێرەکانەکە بەدەن کە تەسبیح و تەسبیحاتیان پێکە هەناسەکانی گردون گەردیلەکان دەریاکان دڵۆپە ئاوەکان ئەستێرەکان ئەمانە ئەکا بە دەنکە تەسبیح و تەسبیحاتیان پێکە لەبەرەوە کاتێکاڵێ سبحان الله وبحمده عدد خلقه ورضا نفسه وزنة عرشه ومداد كلماته ئەمە بە معنای چی؟ یعنی هەموو گردونەکە بە وەکو ئەڵێ پاکێجێک و پێوە تەسبیحاتی خوای پێەکە ئەمە تێگەیشتنە لە تێگەیشتنی ئیماندارانەیە لە گردون لە ڕووداوەکانی گردونیش لەبەرەوە تۆ ئەڵێ بەدڵنیایەکی تەواوە ئەڵێ لەم گردونەدا هیچ شتێک ڕوونادا بە فەرمانی خوا نەبێ و ئەوەیشی کەوا ڕوئەدا و بە فەرمانی خوایە بێگومان هەر ئەوە جوانترە هەر ئەوەش چاکترە وڵی ترە ئەمە شتێکی یەکەم سروشتیە دومی لە ئیرادەی خوای گەورەیە حەدیثی لەسەرە ئەڵێ هەر ومەتێ خراپێ بە بوو من لەرزە تاقیەکاتەوە ترە من هەیە چۆن ئەڵێ هەیبەتی خوای گەورەیە بۆ ئێمە پێویستە ئینسانیش بە خۆیان بچێتەوە کە بزانن لە ئاسی خوای گەورەیە هیچ شتێک مەحاڵ نییە و هەموو شتێک ئینسان تەوبە بکات دایمە باشتر شتی ناڕەحەتی و بەسەر هاتووە بەسەر هاتێ چیرۆکێکە خوا ڕزگاری کردویت و الحەمدوللا دوای ناڕەحەتی دوای ناخۆشی دوای بەڵا دوای کیمیاباران دوای هەزار شت لەم بابەتانە خوا ڕزگاری کردووی شتیات بینیوە وڵی تر ئینسان کە لە ژیانی شاژیاز تەجروبەی زۆر بینێ و شتی زۆری بەسەریە ڕاستی من هەروەکو بووم بوومە لەرزەی خۆم لە شوقەیە ژیم ساڵ لێ ئەو ساڵی کە حەوت لە بوو ڕاگەیانی هەر تەواو تەسلیم بووی وڵات ترەوەش دەرزێک بووە کەواتە ماوسە حەسەن ئێمە هاتینەوە سەر و خاڵە کە ئەبێت ویجهە نەزەر تێگەیشتن ئاڕاستەی فکر و عەقیدە و ئیمانی موسڵمان زۆر جیاواز بێت لەو تەحلیل و
شیکاریانەی کە مادیەکان بۆ ئەم دیاردەگەردونیانەیەکەن نابێت تێکەڵی بکەینێ باش یعنی وەکو چۆنەوان زۆر جار بە هیچ جۆرێ ناوی خوا لە هەموو زانستەکان دەریان هێناوە بۆی ناوی خوایتیانە بێ ئێمە ئیماندارش بەڕاستی بێ زۆر وریابین زۆر هەستیار بین لە مەسەلە ئیمانی و قەدەری و ناسینیەکانی خۆی گەورە سیفاتەکان و ناو سیفاتەکانی خۆی گەورەیە زۆر وریا و زۆر شارەزاش بین یعنی سەوەی جەناب باس ئاماژەت پێ کرد کە باسی پەیامەکانی مامۆستا سەعید نورسیت کرد کە هەمووی بۆ ئەم داچڵەکین بۆ ئەم ڕاچڵەکینە گەورەیە هاتووە کە ئێمە ئیماندار لەم ڕۆژگارەیە پێیسمان پێێتی کەویش فریاکەوتن و ئینقاذی ئیمانە پێشەوەی ئینقاذی بەشێرە بکەی لە ژێر دار و پەردووی بینایەکە کە ڕووخاوە بەسەریا ئیمانەکە زەڕورترە کە ئاوا لەم شتانە تێ بگەین لە هەموو شتێک لە هەموو حرەکەتێکی گردون و بوونەوە تێ بگەین سیر کە کاک شێخ ئەمە بابەتە ئیمانیەکان بابەتی هەنووکەین بۆ هەموو کەسێک لە هەموو کاتێکیشە خۆی لە ئەسڵە هەروە بووە بەڵام پێشتر کێشەی ئیمانمان کەمتر بووە کێشەی ئیمان بەڵام ئێستا بابەتەکە زۆر گەورە بووە جا ئەمەش کە باسی قەدەرەکەین بابەتی قەدەر نابێت لە ڕوانگەی زانستیەکەیەوە بەو شێوەیەکەوە خەڵک لێکدانەوەی بووەکە ئەبێ لەگەڵ یا بوعدێکی ئیمانی هەبێت جا ئینسان بۆی باش لە قەدەر تێبگا ئەبێ باش لە خوا تێگەیشت بێ چونکە ئەگەر باش لە ناوەکانی خوا تێ نەگەیشت بین بۆ نمونە کاڵێن خوا عەلیمە کەوتمان خوا عەلیمە بە موتڵەقی زانایە ئیتر ئەمە هەموو کێشەکانی قەدەرمان بۆ حەلەکە خوای گەورە عادلە لەوشەی عەدلە هەڵە لێک تێگەیشتنێک هەیە هەڵەی چییە ئازیزیان سیرکە خەڵک لەوشەی عەدلە هەر یەکسەری باتەوە بۆ لای دادگاکانی دنیا و قیامەت نەخیر عەدل کە خوای گەورە لە گردووندا بەهۆی وشەی بەهێوەی سیفەتی عەدلی خۆیەوە هاوسەنگیەکی ئێجگار ناوازە و ئەڵێ هەستیار و کە سەر ناکا وەکو تەرازویەکی زۆر هەستیار کە سەر نەکا هاوسەنگیەکی ئاوای لە گردوو ناداناوە کە هیچ شتێک زیاد و کەم نییە تۆ ئێستا یعنی بۆیە کە باسمان کرد پێشتر بێ قەدەر کە خوا فەرمووێ بە هەموو شتێک بە قەدەر دروست کراوە واتە نەزیادی هەیە و نەکەم لە ژمارەیشە لەبەرەوە کاتێک کە ئینسان ئەگەر بێوێت لە قەدەر تێبکە ئەبێت باش لە خوا تێگەیشت بێ پەیامەکانی نور لەمڕۆوە هەنگاوی زۆر پێویستیان ناوە لەم زەمانەدا کە پێویستە هەموو موسڵمانێک بە وردی بە تایبەتی بە وتەی 26 کە تایبەتە بە بابەتی قەدەرەوە بە وردی ئەو بابەتە بخوێنێتەوە و وتەکانی تریش کە باز لە ناوەکانی خواکەن ئینسان ئەبێ بە بوعدێکی ئیمانی تەماشای ئەم بابەتانە بکە و ئینکاریش ناکرێ ڕێئەگرێ مەسەن بە زانستی بەڵام ئەو زانستە نابێ وشەی خوای لێ دەربهێنرێت چونکە دەرهێنانی وشەی خوا لە ناو زانستە ئیتر بە زانست ناهێڵێتەوە بەڵکو ئیکا بە یعنی جەهلێکی مڕەکەب زانست لێرەدا بە ئینسافەوە نامێنێت ئەبێ بە جۆرێک لە جۆرەکانی جەهل کە پێوترێت جەهلی مڕەکەب و ئاڵۆزکەوە ئەزانێت کە هەڵەیە و بەڵام هەر پێشی پیانێ انحیاز دروستەکە بڵێ ینی بە هاوسەنگی بابەتەکە نامێنێتەوە لەبەرەوە حتا ئەوانێکەوە با بڵێن کەسانی زانستین لە دامەزراوە ئەکادیمیەکانە کاتێک توێژینەوە بۆ ئەم بابەتانە ئەکەن ڕووداوەکانی سەرما و گەرما بوومە لەرزەکان لافاوەکان هەر شتێکی تریش کە ڕوو ئەدا ممکنە چونکە ئێمە لە سەرزەویدا لە ناو چوارچەوەی مەنزومەیەکی ئاوادا ئاژین پێویستە بەڕاستی ینی هەوڵ نەدەن چونکە ئێمە بە چاوی خۆمانە بینین و بەگوێ خۆشمانە بیستین بەدەستی ئەنقەس هەندێک لەوانێکەوە ماڵن بەسەر عیلمەوە دەستی ئەنقەس یانەوەی وشەی ئەڵڵا دەربێنن لەو بابەتە کەمە تاوانێکی گەورەیە و ئەو ماندووبوونە زانستیە و حتا کۆی نمرە زانستیەکانیشانە خاتە ژێر پرسیارەوە تۆ چۆن ڕێگە ئەدەی بەخۆت کەوا خوا بێنیتە دەرەوە لەو زانستەکە لە حاڵێکە خودی زانستەکە خۆ ئەو پێی بەخشیوی هەموو زانست هەموو وەما ئوتیتم من العلم إلا قليلا زانست یعنی چی ئەگەر بێت و خوانەی بەخشێ یعنی لەبەرەوە ئەگەر پەیامەکانی نور لەم بابەتانەدا ئەمان گێڕنەوە بۆ ئیمانێک کە ئاوێزان بێ لەگەڵ عیلما هەردووکی هەم ئیماندارانە هەم زانستیانە ئەم بابەتانە توێژینەوە بکەین بۆ ئەوەی نا کەسانێکی مولحید و بێباوەڕ بتوان تەتاول بکەنە سەر عەقڵیەت و هۆش و بیری موسڵمانان و خەڵک بە لا ڕێدا بەرن
نەلەم لاوەشەوە مسلمانێک بەبێ علم هەوڵ بدا بە جۆرێک لە جۆرەکانی دەمارگیری دەماری خەڵکمان لێ گرژ بکات و لێمان تووڕە بکە. هەردووکی پێویستە هەبێت. هاوسەنگیەکە پێویستە بپارێزرێ. ئەم هاوسەنگیە هەر لە دینەکەمانە هەبووە. حتا کە ئەوەی کە خوای گەورە فەرمێ فەستەقیم کەما ئومرتە ئیستیقامە تا ئێستش یعنی خەڵەت لی تێگەیشتن و ئازانین ڕێگەیەکی ڕاستە و لەیلا نەدەیت و بەردەوام بی. ئەمە تعریفێکی کورتی ئەوە بووە. بەڵام بڕۆ تەماشا بکە پەیامەکانی نور چۆن باسی ئیستیقامەمان بۆکەن. ئیستیقامە یعنی عەدەم الئیفراط والتەفریط لە هەموو ژیا شتەکانە، لە هەموو ئەو توانایانەی کە خوا بە مرۆڤی بەخشیوە، توانە عەقڵیەکان بێ کە عیلم بەشێکە لە عەقڵ، لە توانە ئارزووەکان بێ، لە تواناکانی تری هەموو ئەوەی کەوا خوا بە مرۆڤی بەخشیوە لە هەمویانە هاوسەنگی هەبێ. نە زیادەڕەوی بکە نە لە عەقڵیە، نە کەمڕەوی بکە، نە زیادەڕەوی بکە لە ئارزووەکانیە، نە کەمڕەوی بکە، نە زیادەڕەوی بکە لە قوەی تووڕەییە، نە کەمڕەوی بکە. ئەمڕۆی مسلمان پێویستە ئێمە ئاگامان لەم چەمکانە بێ و بە خوێندنەوەی پەیامەکانی نور ئەم کێشانە بۆ خۆمان حەلکەین. گەنجەکان پێویستە لەسەر ئیمانداری پەروەردە بکرێن. با مامۆستاکانی زانکۆ، با مامۆستا ئاینیەکان خوا هەمویان موەفەق بکە. با هەوڵ بدەن بابەتە ئیمانیەکان بوروژێنن لە ناو خەڵکە. با هەوڵ نەدەن بە تایبەتی مامۆستا هەندێک لە مامۆستای زانکۆ هەوڵ نەدەن کەوا لێکدانەوە زانستیەکان بە دوور بگرن لە وشەی ئەڵڵا. جارێکان کۆمەڵی گەنج هاتن بۆ لای مامۆستا نورسی خوا لێ ڕازی بێ لە 1935 وتیان باسی خوامان بۆ بکە چونکە مامۆستاکانمان باسی خوامان بۆ ناکەن. ئەو کاتە لە تورکیا ئەبەدەن دین مەمنوع بوو بە هەموو شێوەیەک. مامۆستا فەرمووی نەیفەرمووی چۆن دەستگا بە قسەوتن بە حکوومەت و بە مامۆستاکان و ئەمانە، نا، فەرمووی گوێ بگرن وتیان بەڵێ. فەرمووی هەموو ئەو کتێبانەی کە ئێوە ئەیان خوێنن باسی خواکەن. هەرچی کتێب فیزیایە، کیمیایە، بیرکارێ، بایۆلۆجیە، جیۆلۆجیە، زمانەوانیە، هەمووی باسی خواتان بۆکەن. لەبەرەوە ئێوە لە باتی مامۆستاکان گوێ بۆ کتێبەکان ڕابگرن. من ینی داواکەم لە هەموو کوڕ و کچە گەنجەکانمان کە قوتابین ئەگەر مامۆستاکان باسی خۆیان بۆ کردن زۆر باشە. ئەگەر نیان کرد بە زانستەکە وەکو زانستی خواناسی وەرگرن. چکە هەمویان تەفسیری قورئانن. بەخوا هەموو پزیشکی و هەموو هەندەسە و هەموو بایۆلۆجی و هەموو جیۆلۆجی تەفسیری قورئانەکە، چونکە تەفسیری یاساکانی خوا ئەکا لە گردوونە. ئەلێرەوە ئێتر ئێمە زۆر کێشەمان بۆ چارەسەر بێ. بێگومان کوفر تاوە نابێ و ئەوانەیشی کەوا ڕەخنە لە ئیمان و لە دینداری ئەگرن ئەمە هەر بۆ هەرێژ بێت. بەڵام گرنگە ئێمە هەوڵ بدەین بە شێوەیەکی زۆر کەم بکرێتەوە بۆی کاریگەری خراپ لەسەر کۆگەمەڵگاکەمان دروست ناکات. چونکە دروستبوونی مەدارسی ئیلحادی و کاریگەریان لەسەر کۆمەڵگاکەمان ئێمە باجی زۆرمان داوە لەمڕۆوە و ممکنە خوای گەورەش پێی ناخۆشە. لەبەرەوە ئێمە حتا مامۆستایەکیش کە بفەرمێ ئەوە بەهۆی غەزەبی خواییەوە بۆ ئێمە بە مطلقی ئەوە ناڵێن. بەڵام لەگەڵ ئەوەشە هیچ شتێک بە دوور ناگرین، چونکە مەدارسی ئیلحادی و زەندەقە و زشتی زۆر خراپ لەم وڵاتە ئێمەدا ڕوو ئەدا کە ئەمە دەرهاویشتەی خراپیە بێت. ئێمە تەمە ناکەن کە خوای گەورە لەسەر ئەمە لێمان تووڕە نەبێت. بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە داوا ئەکەن کەوا لێکدانەوەی ئیجابی بۆ ڕووداوەکان بکرێ بۆ شوێکەوە باسمان کرد هەم لە ڕووی عیلمیە و هەم لە ڕووی ئیمانیەوە کە ئەمە کێشەکەمان حەلەکەن. کە قەرارە ڕەبانیەکە هات چاوساغی ئەرزشێکی نامێنێت. ڕازیبوون بە هەشتێکە لە ناو دنیایە عەبدە ساڵحەکان پشووی تیادەن و چە ئەویان لە دەرگای مەرحەمەتی ئیلاهیە. کاتێ هەموو دەرگاکان داخرێت و بەڕای تۆ گەیشتویتەتە خاڵی کۆتایی لاوازی خۆت، ئیتر قەدەری خێر فریاتەکەوێت. مرۆڤ زۆر سەیرە، وەختێ سەرکەوتنێ بەدەست دەهێنێت ئەڵێ پێگەی من و پێم وایە و توانیم ئەوە بکەم و هەتا دوایی. بەڵام کە شکستە خوات ئەیدا بە سەرشتانی تردا یاخود بێدەنگە بێت. وەختێ قەدەرە سوڕێتەوە حەقمان وەرەگرێتەوە بەبێ ئەوەی دەستی ئەمەی تیا بێت. قەدەرەکان ڕەنگە جیاوازەکانە پۆشن بۆ تەنها یەک ڕوودا و هەتا دەستی حەقیقەت و ئیمان بۆ ئێمە ڕوون کاتەوە.
ئەوە ئێمەی نەزانین کە زۆر بە ئاسانی گومان لە قەدەرەکەین وەڵێین ئەگەر وامان نەکردایە و ئەگەر وا نەبوایە بەو جۆرە نابوو. هیچ قەدەرێک نالایق نییە بە کاتی خۆی. قدر الله وما شاء فعل.